مادەی هۆشبەر بە جۆرە جیاوازەکانیەوە بە یەکێک لەو مەترسیانەدا دەنرێت کەوا ڕوو لە هەر وڵات و کۆمەلگایەک بکات بە جۆرێک بەسەریەکیدا دەشکێنێت کە توانای هەڵسانەوەی نەبێت. هەرێمی کوردستان کەوتۆتە سەر هێڵی گواستنەوەی بازرگانی ئەو ماددە بێهۆشکەرانە، بۆیە مەترسی جددی لەسەر گەنج و لاوانی وڵات دروست کردووە و بەکارهێنەرانیش لە کوردستان ڕوو لە تەشەنسەندنە. لە مانگی حوتەوە ئێمە بە هەماهەنگی لژنەی هۆشیاری نیشتیمانی بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان سەر بە ئەنجومەنی وەزیران بە شێوەی هۆشیاری دەستی پێ ئەەکەین وەکو ئێمە کە وەکو ڕێکخراوی OHC و بەردەوامین بە سیمینار و فلایر و پۆستەر و کورتە ڤیدیۆ و بەو شێوانە و بۆ ئیساکەش کە هاتینە زانکۆکانمان هەڵبژارد لەبەر ئەوەی کە ڕۆشنبیرن زوو پەیامەکە ئەگەیەنە دەور و پشتیان. مەترسیەکانی دوو مەترسیە، مەترسی بۆ سەر ئەو کەسەی کە ئاڵوودە ئەبێ و بۆ سەر دەور و پشتەکەی. هۆشیاربوونەوە دژی مادە هۆشبەرەکان و بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان زۆر گرنگە بۆ قوتابیان بۆ خوێندکاران لە سەرەتای ئامادەبوونیان لە زانکۆ لە سەرەتای هاتنیان بۆ زانکۆ وریا بن لە ساردەوریان ئاگادار بنکەوە هەموو دەرمانێک هەموو پرۆدەکتێک لە هەموو کەسێک وەرنەگرن. بۆ نمونە زۆر جار هەیە لەوانەیە ئەو کەسە نەیەوێت مادەی هۆشبەر بەکاربێنێ، بەس لەوانەیە برادەرێکی ڕەفیقێک مەسەن بڵێ ئەوە بەکاربێنە زۆر باشە ئیسیفادەی لێ دەکەی، دوایە دەبێتە هۆی ئەوەی کەوا مدمین دەبی پێی. لۆ دەبی زۆر وریابن هەموو دەرمانێک لە هەموو کەسێک وەرنەگرن. بەپێی ئەو راپۆرت و زانیاریانەی کەوا لەبەردەستن، زۆر جار بەکارهێنەری مادەی هۆشبەر مەبەستی بەکارهێنانی ئەو مادەیە نەبووە، بەڵام لە ڕێگەی هاوڕێکەیەوە کە بەکارهێنەر بووە یاخود بازرگان بووە تووشی مادەکە بووە. بۆیە قوتابیانی زانکۆ هۆشیارکردنەوەی گەنجان بە پێویست دەزانن. پێشووتر جەختمان لەسەرەوە دەکرد و دەمانگوت ئەگەر باوکو دایکەکان لە ماڵەوە ئاگاداری منداڵی خۆیان بن کاتێککە دەچنە دەرەوە و دێنەوە کافی بوو بۆ ئەو کات، بەڵام ئێستا ئەگەر لە ناو ماڵەوەش بن هێشتا کافی نەداک و بابکە بتوانانی ئاگای بە تەواوی لەسەر ئەو بابەتە کۆنتترۆلی منداڵی خۆی بکات، چکە لە ڕێگای سوۆسیال میدیاوە بە زووترین کات دەگاتە دەستی و بە زووترین کات پێی دەناسرێندرێ. بەدڵنیایی و چالاکی ئەوها لەسەر مادەی هۆشبەر و ئەو زیانانی کە بە داهاتووی وڵات و بە داهاتووی گەنج کە دەڵێن داهاتووی گەنج خاتە داهاتووی وڵات ئەو زەرور زیانانیان بە زۆر بە ئاسانی دەتوانی بیانگاتێ کە زانیاری وردیان هەبی لەسەر ئەو بابەتە لە ڕووی هۆشداریەوە. بەڕاستی وڵاتەکەمان پێویستی بە هاوکاریانە هەیە کەس ئەو دەزیانە کە لێرانە بۆ قوتابیان و بۆ خوێندکاران و بۆ دەرەوەش دەیکەن. بەڕاستی ئەوە زۆر پێویستە هۆشیاریە. ئێمە وەکو چینی قوتابیان و یانی لێرانە بە پێویستی دەزانین بە مافێکی قوتابیان دەزانین کە ئاگادار بن و ئاگاداریشان بکەینەوە لەو بابەتە. تەنها لە ماوەی 7 مانگی ئەمساڵدا 638 تۆمەتباری مادەی هۆشبەر دەستگیر کراون، لەو ژمارەیە 200یان بەکارهێنەر و 438 کەسی دیکەیان بازرگانی مادەی هۆشبەر بوونە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.